ڕێزان هەروەکو دیار بوو و ممکنە لەو دیاوەشتە و پێیج و شتی ترا بشکە بابەتەکەی ئەو جارەمان لەسەر چییە؟ 20 کلیلی سەرکەوتنی قوتابی لە پرۆسەی خوێندن کە بەڕاستی زۆر گرینگە ئێستا. یعنی ئەمە ساڵانە دەدینین مەسەلەن ئەگەر تەماشا بکەین بەس لە هەولێر سەدەها مەکتەبمان هەیە و هەروەها بە هەزارەها و بە سەدەها هەزاری وەکو دەرە قوتابی تێدایە، بەڵام ساڵانەوەی کە نمرە دەینی و یان ناجح دەبیان لە ڕێژەکەی زۆر کەمە. یعنی هەتا لە ئەهلیەکانیش هەتا خزمەتی زیاتری تەڵەبەکان دەکرێت بەڵام ئاستەکان دێتە خوارێ. ئەوزە ئینشاڵڵا ناچینە سەر ئەو بابەتەی بە وەکو دەرێ بە شێوەی تەفاسیل، بەڵام هەوڵ دەدەین ئینشاءڵڵا لە ماوەی کورددا بتوانین چەند خاڵێک باز بکەین بەڕاستی. یعنی چەند خاڵێک وەکو دەرێ بەس لەسەر سەر بابەتەکان ڕاوەستین، ناتوانین ئەمە بە شێوەی تەفاسیل زۆر خاڵ باز بکەین، چکە بە هەمووی وەکو دەرێ کاتێکی کەممان هەیە هەر دەتوانین 20 خاڵ باز بکەین، ئەویش بەس بەسەریدا تێپەڕبوون بەڕاستی. یعنی ئەگەر دەست پێ بکەین وەکو دەرێ بیدایەتی بە پرسیارێک دەست پێ بکەین، چکە هەر ئینسان هەر ئیشەکە دەیکا لە ژیانی خۆی، هەر کارێکە دەیکا دەبێ حەجمی ئیشەکە بزانی، قەبارەی ئیشەکەی کە دەیکا بزانی و هەروەها توانای خۆشی بزانی، ئەوجا دەتوانی چ قووەتێک دیاری دەکات کە چ قووەتێک یا چیلۆ دیاری دەکات تاوەکو لەو کارێ سەرکەوتوو بێ بەڕاستی. ئەوجا ئەگەر بە پرسیارێک دەست پێ بکەین یعنی لە بیدایەتی بەڕاستی ئیشی خوێندکار چییە؟ ئەگەر ئەو پرسیارە بکەین دەتوانین وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە، هەر بە خۆمان بیدەینەوە بەچێ بەس دەین ناوەکان شی دەکەینەوە کە لەو کەسانە دایان نایە کە لە پرۆسەی خوێندن دائیمەن بەشدار دەبن. یەک لە ناوەکانی قوتابی چییە؟ وەکو دەرێ ئەگەر بینە سەرێ خوێندکارە. خوێندکارەکە شی بکەینەوە چی؟ یعنی خوێندن کار. یعنی ئێستا دەمەوێت تام گەنم کە ئیشی قوتابی چییە بەڕاستی؟ خوێندن کار، چکە ئەمە زۆر جار وەکو دەرێت وەچی باسمان کرا و عەدەدە زۆرە تەڵەبەی، بەڵام ئەو نەتیجە کەمە دیارە تەڵەبەکە هەست بۆ بەرپرسیارەتی ناکات کە لەسەریتی کە ئیشی لۆ بکاتن. لۆیە بەڕاستی ئەگەر جوابی بدەینەوە خوێندن کار، ئەگەر لە ناوەکەی تەماشایکەین یعنی چ؟ یعنی خوێندن کاری ئەو شەخسەیە، کەواتە ئەو قوتابیە دەبی چ بی؟ دەبی ئیشی سەرەکی چ بی؟ خوێندن، یعنی ئیشی لەسەر بکاتن و بەردەوام هەوڵی لۆ بدە. کەواتە ئێستا لەو بابەت دێینە دەرێ کە ئەگەر قوتابیەک مەسەلەن ئەم بەشدار بووم لە پۆلیان ئەوە بم هەردانیشم کە زۆربەی قوتابیان وایە، یان مەسەلەن بۆ ناوەچی تکەی هەیە کە چی پێ دەرێن بەخۆ قوتابی لە چه هاتی ئەگەرن ئەوەکەین قسەکێ دەرێ قوتابی لە کوتابیەوە هاتیە. کوتابی بەچێ دەرێن؟ دائیمەن بەو شوێنە دەرێن کە خەڵک تێدا کۆ دەبتەوە نووسین و هەروەها فێری زانست دەبی لەو شوێنە، لە هەموو قاموسی لەدەن وا باسی دەکاتن کوتابی یان قوتابی. ئەوەی کە زۆر نووسین دەکات، ئەوەی بەردەوام لەگەر کتاب دەژی ئەوە پێ دەرێن قوتابی. کەواتە قوتابی لەو ڕۆڕا دەبی بزانی ئیشی چییە، باشا ئیشی چییە؟ تو مەسەلەن 18 ساڵ دەخینی خوێندن چی ئیش دەکەی، یعنی ئیشەکە چییە؟ لێ زۆر گرینگە کە ئەگەر بینە سەر ئەو ناوەی کوتابی کە یعنی ئەو شوێنەیە کاتوو تێدا فێری زانست دەبی و بەردەوام هەوڵی خۆت تێدا دەدەی و بەردەوام دەنووسی و فێری دەبی. ئەو کتابێکە دامنا لێرە بەدەستی ئەنقەز دامنا، ئەوە تاریخی ئیبن کەثیر پێ دەرێن. ئەگەر بینە سەر مەسەلەن کوتابی ئەو کەسەی کە دەنووسی کە شوبهێنرایە بەچێ قوتابی بۆ کەسەی کە دایم دەخوێنی و دەنووسیتن. ئەوە تاریخی ئیبن کەثیرە ڕەحمەتی خوای لێبی کە 852 وفاتی کردی ئیبن کەثیر. ئەو کتابە وەختی خۆی وەکو ئێستا کۆمپیوتەر نەبووە بینووسنەوە، بەڵکو ئەو کوتابیە کە ئێستا ئەو لەقەبەی وانی لێندرا هەستا ئەو ئیشەی کردیا زانان هەستانە ڕەحمەتی خوای لێبی 500 نوسخەیان لەوەی نووسیتەوە بەدەست، حسابی خۆتان بکەن. وەکو قەڵەمیش نەبووە کە وەکو قەڵەمی ئێستا کە بەڵکو حیبر بووە، دانێ ناو حیبڕەکە و دەری بینە و بینوسە، دەبێت کاتێکی ویستبی و هەروەها چمان دیبوونەچی ویستبی و هەر لەو لەطیفە و خۆشیش کە باسی بکەین هەر کەسێک پەڕەکی بنووسی بە دینارێکیان دەدایە، هەر کەسە غەڵەتێکی لێ بگرت بە لە پەڕەکە 2 دیناریان دەدایە. یعنی ئەو کتابە بۆ شێوەی کە هاتە دەستیمە، یعنی کەواتە ئیشی مەچێ ماندی بوون، بریتێ لە ماندی بوون لەوەندە ساڵەی کە لە پرۆسەی خوێندنم ئەمن و هەوڵدانی بەردەوام. یعنی ئەمە ئێستا دەمانەوە کۆمەرە قوتابی کە وەکو دەرێت داک و باب بە زۆر دەینێتە قوتابخانە بیهینینە ئەو بازنە و ئەو بابەتی کە ئیشی تو تازە بریتە لە چێ؟ بریتە لە خوێندن و خۆماندیکردن. ئەوە بە قەستی جوام لێ کرد لە یەکەم جاری هەتا بین هەمومان بمانەوە بینە ناو ئەو کەشتی وەکو دەرێ ئەو بابەتەوە ئەو ئیتاڕی ئەو دەت باز لە خاڵەکان بکەن. لە زمانی عەرەبی ژانی لە جارێ بە کوردیش ئەمە هەیتمان فێرخواز، دیسانەکە فێرخواز یانێت، یعنی ئەو کەسەی دیسانەکە داوای زانست دەکات باشا هەوڵ دەدا خواستی لەسەر چیە؟ لەسەر فێربوونە. یعنی هەموو ناوەکانی
باز لە چ دەکا باز لە هەوڵدانی قوتابی دەکا و هەروەها فێربوونی قوتابی و نابی قوتابی دابنیشی بەڕاستی طالبی ئەگەر بیکەینە عەرەبیش کە پێی دەرێن طالب و طالبی علم و ئەنەش دیسانە هەر ناوەکە باز لە چیە هەر باز لە جوهد و ماندووبوون و هەوڵدان دەکاتن یعنی کەواتە ئێستا فێری بووینە بەڕاستی فێری بووین ینی ئیشی من کە دەچمە مەکتەبێ یعنی وەکو دەرێ بەبێ ئیش ناچم بەڵکو ئیشەکەم هەیە نوقتەکەم هەیە دەمەوێ بیگەمێ ئەو نوقتەیەش بەچیە بە هەوڵدان و ماندووبوونە نەک بە دانیشتن ئەگەر یەک فەرموودەی کورد باز بکەین وەکو دەرێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمووێ کە فێرمان دەکا أي قتابي هر كاتك هر إيشك الدوي يعني إذا عمل أحدكم عملا إن الله يحب أحدكم إذا عمل عملا أن يتقنه خواهي قولت كساچی زور خوش دوي كهر بهر كارك هستا لجياني خوي تبكاتن زور بإتقان وبجواني جيب بكاتن زور بإتقان وبجواني نكبتيو بيتو لبوي داكو باب مدمنيري لبوي أوهاي لبوي والحاصل إلى آخره فكواتا أما دبي بزانين براستي ئیشی خۆمان کە دەچینە مەکتەبێ ئەوە نیە بەس بچین ناجح بین یان مەسەلەن بە زۆر دەرەجەمان پێ بێوان ئەو شتانە کەواتە ئیشم خۆم یەکلایە کردەوە کە چییە بریتە لە چە لە هەوڵدان باشە ئەمە باسمان کرد گوتمان هەر ئیشەک ئەمە دەیکەین دەبێ خۆمان بناسین یەکەم وە پاشان قەبارەی ئەو ئیشە وەڕێزی ئەو ئیشە گەورەی ئەو ئیشە دەبی بزانین هەتا بتوانین بە جوانی بیکەین وایە کەس خۆی هیلاک دەکا بە ئیشەک کە هیچ سوودەکی نەبی هیچ گەورەیەکی تێدا نەبی نەخێر کەواتە یعنی ئەگەر بەس ئەمن لەبەر کورتی کات بەڕاستی بەس دەتوانم وەکو دەرێ ئیشارەت بەچ بکەم بە ئاەتێک بە دوو ئاەت و قەولێک خەلاص یعنی بەڕاستی ئەمە دەبی ئێستا کە بگەینە ئەو بابێک کە گەورەی زانست یعنی هەتا ڕێزی زانست نەزانین هەوڵی لۆ نادەین ئەمە ئێستا کە ماندی دەبم دەچمەوە بەرداغەکە دەخۆم دێمەوە پێویستم پێی بوو کەواتە زانستیش بە هەمان شێوە پێویستم پێ کەواتە پێویستی بە چیە بە جوهد و هەوڵ خوای گەورە باش فێرمان دەکاتن یعنی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە شانازیە یەکەم ئاەتێکی بە چ بووە یەکەم ئاەتی بە ئیقرا بووە یعنی ئەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نابێت و کەسێکی نەخوێندەوار و نەخین بی دەبی بەردەوام هەوڵ لۆ بدەیت کەواتە ئەی قوتابی خوای گەورە ئێستا قسە لەگە تو دەکا ئیقرا بەڵام هەر ئەوە بەس نییە ئیقرا کە لە خاڵیت کە دێمە سەری ئەوەندە ئیقراەکەی دی پاشەوی لۆ خاڵی دواتر لێ دەگەڕێم ئیقرا کەواتە ئیشی مە ئێستا چیە خوێندنە خوای گەورە ئەمرم پێ دەکا نەک ئەمر بە من دەکا بەڵکو یەکەم جار ئەو ئاەتە لە باوشی جبریل دێتە دەرێ کە خۆشەویستترین کەسی لە باوش گرتیە کە باوش لە پێغەمبەردا صلی الله علیه وسلم ئەجۆ پێ دەفەرموێ ئیقرا ئەی محەممەد بخوێنە کەواتە ئومەتەکەشت دەبێ بخوێنی کەواتە هەر قوتابیەک کە هەوڵ دەدا و هەر کوتابیەک کە هەوڵ دەدا و کوتاب و وەکو دەرێ دەبی بخوێنی تەواو خوای گەورە جیاوازی کەسێکمان لۆ دەکا کە وەکو دەرێت دانیشتی دائیمەن لێ کەسێک کە دەخوێنی جیاوازیان زۆرە نەک هەر ئەوە بەڵکو کەسێک کە عیبادەت دەکا کەسێک کە دەخوێنی فەزلیان زۆر فەرقی هەیە یعنی زۆر فەرقی تەواوی هەیە یعنی کەسێک کە عیبادەت بکاتن چ جای کەسێک کە دانیشتە باشە خوای گەورە دەفەرمێتە قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون أي محمد صلى الله عليه وسلم بيان آية أو كسيك هول ددا ودخوينه شو كم همو جارب خطابي كان يخون دريم يعني يكم درس كده اسمه همو بولا يكم وكو دري لصالي نوي بيان دريم نيتي خوتان لإستا ولا خوي قولي يقلاي كانوا بلكو هرتي خندنة تيبا بيركاري بيبا زانس بيبا هرتي بي همو خير دلو بنسره شو كأوانيش براسي هيتيان كم تنيا لاشتكاني دي لو يا اخوي قرد فهم قل هل يستوي الذين يعلمون نيغو الذين يقرؤون القرآن فقط يعلمون الحديث فقط هل يستوي الذين يعلمون كواتا فيرمان دكاتن لجياني خومان دا دبي بزانين وهول بدين بقشتي بعلم كان زور بيزانان من هبوا كلا علمي فلك وكو ابن تيمية رحمة خوي نبي كطاول علمي فلك شعر زابو تزقل علوم كاني دي كدستي طواوي لهمو كتاب كان وهمو علم كان دا هيا براستي فخواهي قولت فرمي قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون هو طبعا سؤالي تيا سرسرمانية إعجابي بذلين أو كسيك دخويني وكو كسيك ناخويني باشا نافرميتن بلا مثلا أو باشتر نخير بلكو تعبيرك زور بقوة الباسي لك هذا فرمي نافرمي بلا وبلا وأشتان هذا فرمي إنما يتذكر أولو الألباب يعني والله بس خاون عقل كان وأنا فكر ذاك أنا ودزانا
كەواتە شتەکە مهمە ئەو ڕستەی بەکار هێنایە ئەو جملەی بەکار هێنایە ئینەما یەتەذەکەڕ ئولو الئەلباب یعنی تەنها ئەوانەی کە زۆر زیرەکن و هەوڵ دەدەن ئەوانە فکر لێ دەکەنەوە کە قەت وەکو یەک نابن. قەولمان زۆرە بەڕاستی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر شتانە بەس ناتوانین لەبەر کاتەکە هۆگۆ کە یەک لە وەکو دەرێ لە زانایانی بڵێن ئەگەر ئەوروپیان هەر شتێکی تکەیە باز لە گەورەی زانست دەکات دەفەرموێ یا دەڵێ بەکردنەوەی دەرگای هەر قوتابخانەیەک دەرگای زیندانێکدا دەخرێ دائیمەن لە هەر وڵات و شارێکدا کەواتە هەر کاتێک ئەمە لی دانیشتین نەمان خوێند گلەی لە دەوروبەرمان نەکەین کە خراپە یعنی فێرمان دەکات بەکردنەوەی هەر قوتابخانەیەک سجنەک و بەندیخانەک دادەخرێتن کەواتە بەکردنەوەی هەر قوتابخانەیەک جیلێکی نوێ و پەروەردەکراوی نوێ و باش دروست دەبیتن لێ ئەوە گرنگی و گەورەی فێربوونە بەڕاستی یعنی زۆر گرنگی هەیە. خاڵی یەکەم کە لە بیست خاڵەکەی بینە پێش ئەوەکو پێشەچێکی کورد بوو ئەگەر لە بیرم کرد بەبیرم بینەوە بێ ئەو ڕۆیشتی ببێ ئەوە خاڵی یەکەم زۆر گرنگە ئاگاتان لەبێ ئەو خاڵە یعنی بە شتێکی کەم وەری مەگرن خاڵی یەکەم کە زۆر گرنگە هەمیشە خوای گەورە بە پشت و پەنای خۆت بزانە هەمیشە خوای گەورە بە پشت و پەنای خۆت بزانە چکە هەر خوای گەورە هەموو بەخشەکانی دایتە و دروستی کردی هەر چەندی زانابی خۆ دەتوانی لە یەک دەقە دەعمەک بکەی لە یەک دەقە لەو گۆڕی لە خەوێ هەستی هیچ شتێک لە زاکرێت نەمابی فەرقێک نەبی زیاد نەکرێەوە لەگەر کەسێک کە عەقلی نییە وەکو شێتێک مەسەلەن لێ خوای گەورە سەرچاوی هەموو بەخشەکانە دائیمەن بە پشتیوانی خۆتی بزانە و زۆر دوعا بکە یعنی ئێستا کە ئەگەر تەماشاکەین مەسەلەن ئەوە لەفکرم نەبووە نمونە باسکەم بەس بە مێشکم داهات پێغەمبەر نوح عليه السلام پێغەمبەری خوای گەورەیە و خوای گەورە دائیمە لە پشتیتی بەڵام لە یەک سەفەری کورد کە تۆفانەکە دەفەرمێت بسم الله مەجریها ومرساها دەست پێکردن و هەموو شتەکەم بە ناوی خوای گەورەیە باشە ئەوە لە کاتێکی کورد و پێغەمبەرە کە خۆشەویستی خوای گەورەیە کە خوای گەورە لێ ناگەڕێ ڕێخە هەڵەکاتن ئەی چ جای ئەتوو کە ڕۆژانە هەزار غەڵەت دەکەین پاشانەکە مەسیری مە چەند یعنی چەند لە خوێندن دەبێت بەلای کەمی وابزانم 18 ساڵ یعنی ئەتوو ئەو با ئەو درێژە وەکو دەر ئەو مەسافە درێژە کەواتە پێویست پێیە دائیمەن خوای گەورە پشت و پەنات بی و دائیمەن دوعای لێ بکەی داوای لێ بکەی خوای گەورە سەرکەوتوت کە هەموو ساڵی نیەتی خۆت نوێکەوە هەموو ساڵێ دوعا بکەی هەموو ساڵێ دوعا بکەی یعنی ئەتوو مەسەلەن بۆ نمونە چکە پێویستت بە خوای گەورەی بەڕاستی ئەمە لە دنیایە زۆر جار کارێکی گچکە دەکەین پێویستە یەک یارمەتیت بدە ئەی چ جای کارێک وەکو فێربوونی زانست و پاشان 18 ساڵێک 19 ساڵێک درێژیەکەی بی مەسافەکەی کەواتە هەموو کاتێک پێویستت بە خوای گەورەیە. دێینەوە سەر ئاەتی ئیقڕائەکە ئاەتی ئیقڕائەکە ئەوەندەی لەبیر نەکەین گوتمان دەخوێنین ئەوە گشتیە بەڵام بەس خوێندنەکە بەس نییە ئیلا دەبی بسمی ڕەبیکە الەذی خەلەقەکەی لەگەربی بە ناوی خوا دەست پێ دەکەی ئیشی مسلمان ئەوەیە بە ناوی خوا وەکو نوح پێغەمبەر بسم الله مەجریها ومرساها باشە بە ناوی خوا دەبی دەست پێ بکەی چکە زانست سوودی نییە مەسەلەن چەندان کەسمانە بۆ خزمەتی بە ئینسانیەت کردیە بەڵام ئێستا مردیە لە قیامەت یعنی جگە لە هەند وەکو دەرێ لە خراپە و عقوبە و عەزاب شتێکی نییە خوای گەورە لە دنیا پاداشتی دەداتەوە بەڵام ئەگەر بسمی ڕەبیکە الەذی خەلەقەکەی لەگەر بوو ئەوە گرنگەکەیە ئەو کاتی ئەتوو بەڵێ بە ئیقڕائەکە دنیای خۆت بنیاد نا بەڵام بە بسمی ڕەبیکە الەذی خەلەقەکە قیامەت خۆت ئاوادان کردەوە یعنی کەواتە هەردووک کەواتە ئازانتی نییە ئەمن بەس دنیایەکە خۆم ڕووناک بکەمەوە لێ وەکو دەرێ ئەگەر ئەوەش ببەستینەوە پێ بەڕاستی نیەتی شتان دائما لە هەر پرۆسەی خوێندنەک نیەتی شتان لۆ خوای گەورە بی هەر چ دەخینی ڕێی ئیشەکە بزانی و حەجمی خۆشی بزانی بەڕاستی خۆت بناسە خاڵی دووەممان ئەوەیە خۆت بناسە خۆت و تواناکانت بناسە توانات چەندە قەزدم ئەوە نیە بچی خۆت بناسی ئەو جاوە بەڵکو خوای ئەمە ئێستا ئەمن ئەگەر شتێکی وا دروستکەم توانایەکەم سنووردارە وایە وەکو ئینسان توانام سنووردارە دەتوانم زیاتر ناتوانم لەوە دروستکەم بەڵام خوای گەورە شتێک نییە توانای خوای گەورە سنووردارکە بەڵکو خوای گەورە هەرچی حەز لێ بێ دروستی کردیە وە ڕێزدارترین شتێکی دروست کردیە کە ئینسانە باشە کە دروستی کردیە لێ توانایەکی زۆری دایتێ یعنی ئەو ئینسانە کە شت دروست دەکاتن چ شتێکی گەورە دروست دەکات یعنی ئەو هەموو پێشکەوتنی ئەمە کە دەیدینی چ جای خوای گەورە کە ئینسانەکەی دروست کردێ دەبێت زەخم بێت لە ڕووی عەقڵ و لە ڕووی هەموو شتەوە لێ بەڕاستی توانای خوای گەورە لە دروستکراوەکان زۆرە هەموو ئەو پێشکەوتنی ئێستا ئەتوو دەیدینی ئەوە لۆ چ باسی دەکەم ئەمە ساڵانە هەر دەچین مەسەلەن لە هەر چێن دەردەخینی یان بەسەرن دەری ئاەتێک لە بەرکەیان قورئانێک لە بەرکەیان لە مەکتەبێ دەرسی دینیان عەرەبی بەخوا مامۆستا پێم لە بە ناکرێ زۆر قورسە زۆر ئەم زۆر تووشێ شتانە دەبم لەگە تەڵەبە
فچیە توانای خۆی نازانی فقط نازانی توانای چەندە کە توانای خۆت زانی ئەو شتانە هەمووی زۆر زۆر ئاسان دەبیتن. ئەگەر بێم بەس عقلی ئینسان بە سادەی پێتان بناسێنم عقلی ئینسان ئەگە عقلمان زانی دەزانین ئەو شتێکە لە بندەستمانە زۆر زۆر ئاسانە ینی قوتابیەکە لە مەکتەب دەخینی بابە لە چ دەترسی لە کولیە دەخینی ئەو منهەجەی کە دانرا دیراسە کرا لۆ خوار عقلی تو دانرایە یعنی منهەجەکە ئاسانترە لەو عقلی عفو ئەتو هەیتت یعنی توانای کەمتری دەوێت عقلی تو زۆر زۆر توانای زیاترەوە ئەتو زۆر زۆر توانە زیاترە زۆر ئاسانتر زاڵ دەبی بەسا ئەو کتابەدا بەڵام هەند گۆتیتت ناتوانم و هەوڵت نەدایە و پرۆڤەت نەکردیە هەتا وەکو چت لێ هاتیە تاوەکو قەناعەتت لێ دروست بوو کە ناتوانانی زۆر جار ئاەتێک لەبەرکە یان نەدا ئەم بە حکومی عەرەبی و ئاینم گۆتەوە هەتا خەتێک بە تەڵەبێک لەبەر دەکەی دەمری ئاەتێک پێ لەبەر دەکەی ڕاست ماندی دەبی فا ئەو شتانە بەڕاستی تەئسیری هەیە. جۆتسۆن دەڵێت یعنی توانای خەزمکردنی عقلی ئینسان جارێکش باسم کردیە لە کۆڕەک توانای خەزمکردنی عقلی ئینسان طبعا پێشەوەی باسی توانای خەزمکردن بکەین هەر جۆتسۆن دەرێ هەرچی میمۆری هەیە هەرچی کۆمپیوتەر هەیە لێکی بدە ناکاتە توانای عقلی ئینسانەک یعنی ئەگەر لێبی عقلی خۆت بناسە بەو شتە گچکانە مەترسێ ئەوە منهەجەکە و ئەوە نازانم چیە ئەوە نازانم چێ توانای خۆت بناسە زۆر زۆر ئاسانتر زاڵ دەبی بەڵام ئیرادەت هەبی هەر ئەوە یەک شتت پێویستەش ئیرادە یعنی ویستت هەبی کات و دەتوێت فێر بی تەواو بە گرنگی بزانی و فێر بی لێ دەرێ ئینسانێک هەتا تەمەنی 70 ساڵی توانای خەزمکردنی چەند کتابی هەبی باشە دەڵێ دەتوان 79 ئەوانەی کیمیا و بیرکاری وانە دەخینن دیارە بەتوان ئیش دەکەین کە سفر زۆر دەڕوە دەتوان 79 یعنی دەیەکی دانە 79 سفر لە تەنجدانە هەر حساب ناکرێ بەڵام تەخمینیان کردێ دەرێ توانای خەزمکردنی 90 ملیۆن کتابی هەیە 90 ملیۆن کتاب دەتوانی لە مێشت خۆیدا لەبەر بکە ئەوە ئەگەر تەخمینی یعنی وەکو دەرێ نزیکردنەوە بی باشە کەواتە کتاب 6 کتاب دەخینت لە مەکتەبە هەرێکی 20 لاپەڕ دەبی ئەگەر لە کولیەی بی هەمووی بوویتە مەلزەمە کتاب نەمایە تقریبا إلا ئەوەی زۆر مەسەلەن کولیە طب بۆوانە تۆزێک ئەوەیە بەڵام ئەویش هەر لە خوار توانای تووە یعنی توانای تو فەوقە ئەو کتابەیە کەواتە ئینسانێک لە یەک چرکەدا لە دە چرکەدا دەتوانی خەزم چەند زانیاری خەزمکە لە یەک چرکەدا دەتوانی 10 زانیاری خەزمکە ئەوە چیە ئەوە نزیکردنەوەیە هەموو ئەگەنا بهینێ سەر ئەوەی وەکو دەرێ چرکەک زۆر بە سەریعی دەڕەوە بەڵام ئەگەر بێت و دە معلوماتت بدەنێ دەتوانی لە بەریکەی بەڵام بە یاسای خۆی لۆی بەڕاستی توانات هەیە ئەتو لە چرکەیەکدا 10 زانیاری لە ڕۆژێکدا دەکات چەند لە ڕۆژێکدا دەکا 86,400 زانیاری 86,400 زانیاری هیچ تەڵەبەکمان نییە ڕۆژانە 10,000 زانیاری خەزمکە 86,000 نا 10,000 باشە کەواتە زۆر گرنگی ئێستامە کە عقلی خۆمان ناسی طبعا لەسەو خاڵە تۆزێک زۆر دەڕۆم لە بۆی پێویستمانە بەڕاستی تەشجیع بدەینە تەڵەبا کە پێویستە واز لەو خاڵەبینی لە مدوان ناتوانم شتێک نییە بەناوی ناتوانم طبعا بەعام لە لای ما بەداخەوە زۆر بەداخەوە ئەوەی کە بەکاری دەینین 120 عقلمانە هەتا ئێستا 120 عقلمان بەکارهینایە ئەمە زۆر ئەنتیکەشینەوە یعنی زۆر سیر فکر دەکەینەوە میلەتی کورد وەدەزانێ عقل میمۆریە هەرچەندی معلوماتی زیاتر لە بەکەم پڕ دەبتەوە ڕۆژێک دەمینێ جێ نامینێ نازانی عقلی ئینسان وەکو چ وایە وەکو جەستەی ڕاضەوەیە من هەموو جارێ باز دەکەم کەسێک کە دەستە قاعی ڕاضە بکاتن یەکەو سەر دەست ناداتە 100 کیلۆ بەڵکو 10 کیلۆ ئەنێ لە قاعینە دەزانن 10 کیلۆ 15 کیلۆ بەرەبەرە بە هەفتەک بە 2 هەفتە بە 3 هەفتە یەڵە بە 10 ساڵ ئەو دەگاتە 100 کیلۆ و 500 کیلۆ بەسەرەوە کەواتە عقلی تو پێویستی بەچێ پێویستی بە تەمرینە ڕای بینی ئەو 120 بەرزکەوە باشە ئەو 120 بەرزکەوە لە بۆ حدەکی زۆر زیاتر يعني پێویستە ڕای بینی ئێستا من ئەگەر ئاەتەی بدەمە هەر یەکەکتان یان دەقەی عەرەبی بدەمە هەر یەکتان بریم لە ماوەی 10 دقەی لە بەریکەن پێتان دەرێمە و زەحمەتەمە و سەوسی پێمان لە بەناکرێ بەزەکە 10 ڕۆژ ئەوها بەردەوام بووین لە بەرمان کرد 10 ڕۆژ بەردەوام بووین ئەو حالە وی لێدەی ئەگەر ڕۆژی 11م گوتم ئێستا و ئاەتم بە 5 دقەی لۆ لە بکەن هەمووتان لە بەری دەکەن لۆ تەدریبتان بە عەقڵتان کرد یەکەم جار زۆر زەحمەت بوو بەڵام ئێستا زۆر ئاسانترە باشە یعنی ئەمە بەبیرم دێوەچی گەنج بووین ئێستا پیر بووین منەوەچی گەنج بووین گوتیان سەفحە قورئانی لەبەرکەن زۆر لەکنمان زەحمەت بوو باشە دەمانگۆ لە هەفتەی دەکات 2 صفحە و 3 صفحە ڕوبعک زۆرە کەچی دوایە وەی لە هات 24 صفحەم لە هەفتەی لەبەر کرد لە 5 ڕۆژی زۆر بە ئیسراعات لۆ تەمرینم بە مێشکمدا هەتا گەیشتمە مەسەلەن ئەوەی کە بتوانم ئەوەندە و لێی نەترسێم کەواتە هەر کەسێک لەسەری
وەکو دەرێ لەبەرکە لەبەرکردنی زیادکە تاکە کێشەی ما ئەوەیە کە ناتوانین لەبەرکەین چیە لەبەر ناکەین یعنی هەوڵمان نەدایە لەبەریکەین ها دەڵێن ناتوانین یا لەبەر دەکەی بە پێی پێویست چەندت لە ئیمتیحانەکەی پێویستە و لە مەکتەبێت چەند پێویستە ئەوەندا ڕۆژێک زیاتر هەوڵت نەدا لەو شتێکی باشتر یەک خاڵێتی زۆر گرنگە بەڕاستی هیچ کەسێکمان نییە تەنبەڵ بی ئەوەی لە من وەگرن هیچ کەسێک نییە تەنبەڵ بی ئیلا گەشێت بی یا نەخۆش بیتوانای عەقڵی کەمتر بی وإلا هەموو ئینسانێک ئەو قسەی خۆمە ئەگەر غەڵەت بووی خۆمە بخۆم بەرپرسیارم هەموو ئینسانێک کلیلێکی هەیە تا دەیکەوە هەم لە طەبیعات هەم لە ڕووی مێشک و زیرەکیەوە لە ڕووی عەقڵەوە لە ڕووی هەمووشتەوە پێویستی بە کلیلەکە بەڕاستی بەڵگەشمان چیە لەسەرۆیان کە ورد بوویمەوە هەندێک شتم لۆ دەرکەتیە بەڕاستی خۆ ئەدیسۆن قسەی زۆر جار دەجێڕنەوە لێک لە کتابەکان هاتیەکان زل ئەسرارە نازانم شتێکی وا بوو بە دووی داچووم عیبرەت لە قسەکەیە هەرچەند زۆر بە دوواداچوونی بە قووەتم لۆ نەکرد بەڵام ئەدیسۆن کە لە مەکتەبێ بە منداڵی پێشەوەی ببتەزانە بە منداڵی لە مەکتەبەیە ڕۆژێک مامۆستا لێ بێزار دەبی ئەوەندا ئەم تەنبەڵم بەکارهێنا ئەگاتان لێبی یعنی هەوڵ نادا تەنبەڵ بەکار ناینم لۆ عەقڵ قەت پێم غەڵەتە تەنبەڵی لۆ عەقڵ بەکاربێ هیچ کەسێکمان نییە تەنبەڵ بێ ئەوەمان گۆ پێویستی بە پرۆڤە هەیە کەواتە بە منداڵی لە مەکتەبێ بووە نەیخیندێ تەنبەڵ یعنی نەیدەخیند ئەو مەسەلەن خیندی بشی لەوانەیە بزانە غەڵەتی هەبووە یعنی لە هەندێک خاڵ و شتووە وەڵحاصل نەیخیندیە ڕۆژێک مامۆستا دەری دەکات دەرێ بڕۆوە مالێ ئەو نامەیەش بدەداکت باشە ئەویش نامەکەی لەگەر خۆی دەباتەوە ماڵێ دەرێ هیچ کە مێوە مەکتەبێش دەرێتە داچ نامەکەی دەکاتەوە دەرێ کوڕ مامۆستا نووسیتی ئەدیسۆن زۆر زۆر زیرەکە عەقڵی لە سەرووی تاقەی مامۆستایەکانی مەیە لە سەرووی قووەتی مامۆستایەکانی مەیە یعنی هیچ مامۆستایەکمان نییە لە ئاستی ئەو تەڵەبەی تو بتێی بگەینی زۆر زۆر زیرەکە ئەدیسۆن کە جێی لەو قسەی دەبیت چیە 160 پلە دەگۆڕێ ئەو ئەدیسۆنە و عالیمە گەورەی لێ دروست دەبی کە ئێستا دەیدینین لۆ یەکەواتە هیچ کەسێک تەنبەڵ نییە یەک نمونەی دیش بینینەوە ئیبن حەجەر عەسقەلانی ڕەحمەتی خوای لێبی باشە ابن حجر وابزام 852 وفاتی کرده نک ابن كثير ابن كثير 773 ابن حجر فرقي 850 ابن حجر رحمة خوای لێبێ هەندێک لە زانایان دەفەرمون لۆ ناوی لێندرایە ابن حجر کوڕی بەرد ابن حجر لە دەرسە مامۆستایەکەی دیارە هەرکووی بی وەکو ئەدیسۆن ئەو هەلێ بێزار بۆ بزانە چیان بەخۆی تێنەگەیەکووە دەرێن دەڕوا دەستە دەو ئاوەشی دەدینی فکر دەکاتەوە بەردەک ئاو دێتە خوارێ ئەو لە کیمیا دیارە ترشەکی تێدا یعنی قووەتی هەیە بای ئەوەندەی تەمەشا دەکاتن لە بن ئاوەکەی بەردەچی لێیە ئەو کە ئاوە تک تک سەدان ساڵە دەڕژێ هەتا کونی کردیە فکر دەکاتەوە دەرێ باشەوە چی منە بێ کورە دەیەوە سنیە بڕۆ بەجی بێلە فکر دەکاتەوە دەرێ ئەو ئاوە چەندین ساڵە هەوڵی دایە هەتا ئەو بەردەی کون کردی ئێستا ابن حەجەر تو ناتوانی زانست فێربی ابن حەجەر بڕۆ وەرە مەکتەبەی خوارێ مەسەلەن بەدەیا کتاب و بەسەدا نازم چەند هەزار لاپەڕەی نووسی یعنی بەس فتح الباری بڕۆ تەماشاکە 5000 لاپەڕەیە کە بە قووەترین کتابە کەواتە کەسمان نییە تەنبەڵ بێ عەقڵت پرۆڤە پێ دەکەی و گەشەی پێ دەدەی لە جێی خۆی بەجی نایەری هەر ئەوە کەواتە ئەو خاڵی باسمان کرد لۆ ناتوانم لەبەرکەم لەبەر چە لە بۆی لەبەر ناکەم کەواتە لەمە دوا بڕیار دەدەم لەبەرکەم دەتوانم لەبەرکەم خەڵاس هەر ئەوەیە باشە ئەوە یعنی هەمووی گرینگە زۆر یەک شتی کەشمان هەیە خاڵە چیتکە زۆر گرینگە وەڵام لە بۆ ئەوەی کەسمان نییە تەنبەڵ بی ذاکیڕەی ئینسان عەقڵی ئینسان دوو عەقڵمان هەیە دوو زاکیرەمان هەیە عەقڵێکمان هەیە زیرەچێکمان هەیە بابرێن دوو زیرەچێکمان هەیە خوای گەورە بە هەدیە دەیداتە کەسەکە باشە پێ دەڵێن مینحی یعنی خوای گەورە دەیدا وەکو زانایانی پێشومان کە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبی قیسەی زۆرە بڕۆنگی خوێندنەوەزانە چی کردیە لەو دەسەنەدەی کە لۆی دادەنێن لە شاری بەغداد کە دەستەوێن دەرتاقی دەکەنەوە ئەو دەکەسە 100 حەدیسی دەدەنێ بە سەنەدەوە هەمووی لۆ عەکس دەکەنەوە هەمووش چا دەکاتەوە ئەوە قیسەکەی بڕۆن جێ بگرن وە چەندەها زانایت کەشمان هەیە کە دەرێن ئەوەندە تاقەی هەیە و مەسەلەن ئەوها ئەوانە مەسەلەن خوای گەورە دەیدا ئەوەش زۆر کەمە بەڵام بەشی زۆری کە عامەی خەڵکە ئەوەی کە هەیە ذاکیرە چیتکەی هەیە کەسبیە یعنی ئینسان لە بیدایەتدا تۆزێک لەبەرکردنی زەحمەتە بەڵام هەموو تواناکان دەتوانی کەم بەدەستی بینیتن وەچی گوتمان ڕاضی پێ بکە ئەتوو بەرەبەرە دەتوانی کەم بەدەستی بینی هەر لە منهەجی مەکتەبێت تەماشاکات کە منداڵی پیتەکان فێر دەبی وایە ئینگلیزی عەرەبی نازانم چ دوایە بەرەبەرە دوایە لەبەرکردن و بەسەر دەکەوی بەو شێوەیە کەواتە پێویستە مەراتیبەکان ببڕی و ئیشی لەسەر بکەی لێ دەبی ئەو زاکیرەی کە کەسبیە یعنی چاین بە خۆت بەدەستی دێنی معلوماتەکان ئەو جە مێشکت دەبتەوە فراوان دەبی یعنی فێر دەبی
ئەو زاکیرەی بە ئیش دێخی عامەی خەڵک لەو زاکیرەیە خەڵک بەگشتی ئەو زاکیرەی هەیە تەنها کەمەچی نەبی زاکیرەی ئەوەیە کەواتە لەسەر بەس چیا بەس پرۆڤە بە زاکیرەت بکەی یەک شتیت کەش باش کەم ئاخر شتەوەشم نەنووسی ئەگەر پێ ڕابگەین باشە 20 خاڵەکەش لە یابان منداڵ لە تەمەنی گچکە سەفیەک و دووەچی من نییە مامۆستایەکی لۆدادەنێن نیە لە بەسکولیەکەی تەواو کردیا بەڵکو پسپۆرتترین مامۆستای لۆدەینن زیرەکترین مامۆستایەکانی ئەو سەردەمەی لۆدەینن گەشە بە عەقلی ئەو منداڵە دەکا تدریب لەگەڵ عەقلی ئەو منداڵە گەمە لەگەڵ عەقلی ئەو منداڵە دەکا بکە هەتا دیتیتان هەموو ڕۆبۆت دروست دەکا و هەموو شتی وایە ینی دەری عەبقەریە بەس مای ئەمە بخۆن یعنی ئەوەندە ئازانە ئەوە کە چیە بەس پرۆڤیان پێ دەکەن کەواتە ئەتوو بەش ئیش بە عەقلت بکە پرۆڤەی لەسەر بکە زۆر گرینگە ئەوە خاڵی دووەمیان خاڵی سێمیان کە ئەویش زۆر گرینگە بەڕاستی کاتەکانت ڕێک بخە دائیمەن مسلمان بە هەڕەمەچی قەت ئیش ناکە بەڵکو چ دەکا کاتی خۆی ڕێک دێخی کات ڕێکخستن سوودی چیە جەدوەلدانان کە دوایە دەینە سەری هەر یەک لەوانە کە ڕێکت یا خست و ئەوانە کاتەچی کەم بەڵام زانیاری و معلوماتێکی زۆر یعنی تو کە ڕێکت هەڕەمەچی ئیشکەی هەدەری ئێستا نا ئێستا هەموو مەسەلەما هاتی ها ئەو ساعتەی نایکەم ساعتی دواتر بەڵام ئەگەر گوتت لەو ساعتەی دەیکەم کاتەکەم ئەوە ئیلا دەیکەی لەو کاتە زیاتر نا لێ مەسەلەن کاتی نووسنت دیار بیکەیە و هەروەها کاتی دەرچوون و پیاسەکردنت دیار بی دوو شتیش نابی وەکو دەرێ هەدبی لە کاتی خوێندن زۆر هیلاگ نەبی لەبەرەوە تو لە دەوام هاتیەوە مەسەلەن ئێستا مۆبایل لێرە هاتیمەوە لە دەوام هاتیمەوە بەخوا سەعات سێ یعنی ئێستا ئەگە غەڵەتیشم کرد لێم مەگرن لۆ لە بۆی ماندیمە لێ لەسەر مەسەلەن لەسەر ماندووبوون بە هیلاکی ئەوانە ناکرێت چ دەکەی بەس خۆت ماندی دەکەی و معلوماتێکی کەم ماندووبوونێکی زۆر و کاتێکی زیاتر کەواتە زۆر گرنگە کاتەکان دابەش بکەیت و هەروەها هەتا بکرێ کێشەت نەبی خۆت لە کێشە و شتی وا پارێزە بەڕاستی هەم لە ماڵێ هەم لە هەموو جێیەک کێشەت نەبی ئەو دوو خاڵە زۆر تەئسیری لە ئینسان دەکات کەواتە ئامادەی هەبی لە دوو ڕووەوە لە چوچە لە ڕووی جەستەیەوە و هەروەها لە ڕووی دەرونی و جەستەی لە ڕووی هەردووچانەوە چل دەقەمان ڕووی هێشتا هیچم نەکردیە خاڵی سێمیان کاتەکانت ڕێک بخە باسمان کرد خاڵی کە وەکو دەرەوە هەموو قسەی تێدا کەواتە ژوڵ وڕن کە زانایە کە دەرێت دەرە پێم بڵێ چۆن کاتەکانت سەرف دەکەی هەتا ئەمن پێت برێم چ کەسەکی ئەگە کاتەکان جەدوەل بیدیارە تو کەسەکی زیرەک و بە جەدوەلی باشە یعنی ئەو شتانە هەموو دەوری هەیە بەڕاستی قسەیشکە کە زۆر جار باسی دەکەم عیسای کوڕی موسا کە یەک لە پیاو چاکانە کە نزیک بوو لە هاوڵان و لە پاشەوان دێتن دەرێ 30 ساڵ بەناو بازاڕیدا ڕۆیشتم فەرمودەم دەنووسی و لەکن مامۆستایەکی ڕێم بەناو بازاڕی بوو دەرێ 30 ساڵ تەماشای خواردنەکەم کرد ویستم بیخۆم هەر 30 ساڵی نەم خوارد دەرێ هەموو ڕۆژە دەمگو ئەو ڕۆ نا ئەو ڕۆ دەخۆم ئەو ڕۆ ناسبێ ئەو ڕۆ ناسبێ دەرێ هەر 30 ساڵی نەم خوارد بەدەوم نەکرد هەموو جارێ دەمگو ناوەڵە نەکو فەرمودەکەم لێ بڕوە خاڵی کەواتە ئەوەی لێ دەکەن باشترین کاتیش ئینسان پێش نوێژی سبەینێ دوای نوێژی سبەینێ کاتی مڕاجعەکردنەوەش دوای دێنە سەری باسی دەکەین چارەمیان خشتەیەک بۆ خوێندن دابنێ گونجاوی لەگەڵ کات باشە دائما خشتت هەبی کو کاتت هەیە خشتەشت هەبی چ وانێک دەخینی چ گرینگە جیهان لە هەمویان گرنگترە پاشان یعنی هەرە گرینگەکان پاشان گرنگ پاشان لاوەچیەکان وەکو دەرێ ئەوە پێشیان دەیەخی بەڕاستی و بگونجێ لەگەر توانای کەسەکەت یعنی شتێک لە خۆت زیاتر بارمەکە وەکو لە کاتێک پێت نەکرێ لەگە توانای خۆت چەند توانایە ئەوەندەی دەکەی لێ وەکو دەرێ زۆر خەڵکمانێ زۆر دەخینی بەڵام بە هەڕەمەچی کەم ئیستیفادە دەکات ماندووبوونێکی زۆر کاتەکی زۆر خاڵی پێنجەم بۆ ئەوەی خوێنەرێکی باش بی دائما بیسەرێکی باش بێ یعنی تو قوتابی کە لە کولیە یان لە مەسەلەن لە مەکتەبێ یان لە هەر شوێنێکی بیسەرێکی باش بە دائما مامۆستا ئەوەی لۆ باز دەکات لە پۆل ئاگادار بە زۆر بە جوانی جێبگرە چکە لۆ مەسەلەن سوودەکەی چییە ئەوەلەن ئەتو ئەو ساڵێک کە لەگەر مامۆستای کامل ئەو کتابەی مامۆستا لۆ شەرح دەکا وایە کەواتە تو جارە کامل ئەو کتابە بە سای مامۆستایەکەی چت کردیە گوێت لێ بووە ئەوە یەک دووەم زۆر جار هەیە مامۆستا ڕوونکردنەوە بابەتی زیادەی وا باز دەکات لە ئاسانکاری لۆتو کەواتە تێگەیشتنت باشتر دەکاتن سێمیان زانایان دائما دایانە ئینسان شێ مامۆستای هەبی چکە زۆر جار تو بابەتێک دەخینەوە لێ تێناگەلوانێ بەغەڵەتی لەوێ دەرێ من كان شيخه كتابه فخطأه أكثر من صوابه أو هاي وابزانم هر کەسێک ئەگەر بەس لە کتاب بخینتەوە شێخەکەی کتاب بوو ئەوە چیا غەڵەتەکانی گەلەگەلێک زیاتر لە ڕاستەکانی کەواتە زۆر گرینگە گوێ بگرم بیسەرێکی باش بووم لە پۆل
گوێ باش باش لەمە مەستا بگرم ئەوانە زۆر گرینگە بەڕاستی خاڵی شەشەمیان هەندەشی لا دەین خاڵی شەشەمیان لە ژیان گەشتبین بە دائیمەن و هەروەها ورە بەرزبی دائیمەن دروشمی ئەرێنی و ئەوانە بەرزکەوە یعنی ورەت بەرزبی و دروشمی سەرکەوتنیش بەرزکەوە یعنی چی تێدایە مەسەلەن تو بڵێ کاکە ئەو ساڵ تەواو بەو دەرەجە ناجەحتم بەس هەوڵی دەوێ بەخوا یعنی هەر ئەوەیە کە دەرەجە نەتی نابی لە بۆی هەوڵت نەدایە لۆش بە خۆت حەز لێ نەبوو بەڵام یەکە کە حەزی لێبی هەر هەوڵەکەی لە پێشە و بەو خاڵانەی کە باسمان کرد کەواتە زۆر گرینگە لە ژیان گەشتبین بی زۆر گرینگە گەشتبین بی ئەدیسۆن جاری وە کە دەرێن گلۆپی دروست کردووەنیە قەناعەت دەکرد 99 جار هەوڵی دا ساقیت بوو 100 جاری ئەوجە دەرچووە طبعا هیچ قورئانێکی نییە پێی بڵێ هەوڵ بدە ئەی مسلمان خۆی گەورە قاعیدەی لۆدانەیە فێری دەکات لە قورئان لۆی باس کردیە ئەوجە هەوڵ نادا یەک جار وەڵا ناتوانم یەک جار هەوڵت دا بابەت ناتوانێ هێشتا نەبوویتە 99 جارەکەی ئەدیسۆن یعنی چی وای لێ کرد کەواتە قورئانەک تێدەبی زیاتر پێداگربی لەسەوەی خۆی گەورە دەفەرمێ فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب دانیشتن نییە ئەوە تەواو بوو بڕۆ ئەوەی خلاص لەو کارە تەواو بووی دەفەرمێتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاتان لێبی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو بیتە دعوەتەکیش نانەکەی خواردیە و زوو هەستایە هەر ئەوەندە کەواتە دەفەرمێتە پێغەمبەر کە ئەوەت کرد بڕۆ لە کارێکیت کە نەکەی مەسەلەن شتێک بکەی یا ئەیها المزمل ها قوم الليل باشە یعنی فێری دەکاتن کەواتە هەوڵدان و گەشتبینی زۆر گرینگە لە ژیاندا گەشتبینی و دروشمی سەرکەوتن بەرز بکەیەوە ڕەشبین مەبە قەت یەک خاڵی زۆر گرینگ کاتشمان کەمە یەک خاڵی زۆر گرینگ لەسەر گەشتبینی بامە چێ قودوەی مێ بابە مەسەلەن کریستیانە و فلان ئەوانە قودوەی مەنینە چێ قودوەی مێ پێغەمبەر صلی الله عليه وسلم باشە پێغەمبەر صلی الله عليه وسلم قودوەی مەیە جوانترین نمونەک بینینەوە کە دەی بە ئاوی زێڕ بنووسرێ قوتابی بینووسیتن و ئیشی لەسەر بکاتن لە نالەبارترین کات کە دەستنە چێ ئەشکەوتەکەی لەگە ئەبوو بەکر لە کۆچ کافرەکان بە دویان کەتینە چ بکەن بیان کوژن هەر کەسێک بیانگری 50 حشتێت ئامادەیان کردی لە کوشتنیان بەڵام کە دێنە سەری پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەبوو بەکر ئەشکەوتەکە وایە یعنی سەریان نیویکەنە خوارێ پێغەمبەر دیارە صلی الله عليه وسلم ئەمە بین تەواو ئینا لله و ئینا إلیه راجعون تازە کوژراین بەڵام ئیمامی ئەبوبەکر دەترسێ وەکو ما یعنی وەکو ئینسانێک طبیعەتی ئینسان وایە احتیاجی ئەگەر بترسێ یا رسول الله هەر بەس سەری نیویکە دەماندینی فەوتین یعنی مردین ئینا لله و ئینا إلیه راجعون بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم چمان فێر دەکا هەموو ئومەتەکە یەک قاعیدە دەفەرمێ ما ظنك باثنين الله ثالثهما گومانت چییە بە دوو کەس کە خوا سێمیان بی یعنی چە یعنی گەشتبین بە هەر ئەوەندە ئەو تەوەکولە بە خوای گەورە وەی کرد چبی کافرەکان چاویان کۆرەبی نەیدینن و بۆ ژڕۆن زانێ کەواتە ئەمە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێر دەبین کەواتە گەشتبینی لە ئیمامی ئەحمەد پرسیار دەکەن تاکەی خیندن ئەتۆ ئەوەندە دەخینی و هەوڵ دەدەی دەفەرمێ من المحبرة إلى المقبرة لەوحی بڕێکە لە دەستمە هەر دەینووسم هەتا چ هەتا وەکو دەچمە قەبر کەواتە بزانێ گەشتبینی و هەوڵدان زۆر گرنگە خاڵی هەفتەمیان قوتابی چ بچێنی ئەوی دەدووریەوە چاوەڕێم مەکە برنجی بچینی شفتی بدووریەوە شتی وامان نییە چ بچینی ئەوی دەدووریەوە خوای گەورە دەفەرمێت چ دیسان قاعیدەمان هەیە یعنی ئەو ئاەتانە تەماشا دەکەی سبحان الله هەر یەک لە ژیانت شتیوات دێتە پێش ئاەتێک لەسەری تەطبیق دەبێت زانی ئاەتەکە تازە هەتە خوارێ چ دەفەرمێ وأن ليس للإنسان إلا ما سعى چه هەوڵت دابی ئەوە هەیە تەواو باشە کەواتە زۆر گرینگە چ بچینی ئەوی دەدووریەوە کەواتە قاعیدە خواست زائیدەن کۆشش خواستم چییە حەزم لە چیە دکتۆری بەس چۆن لەمارە پاری دایتەوە دایمە خەویلەکەتیە وەڵی نەک دکتۆری نابێ نازانم چش کەواتە مادەم حەزم لە دکتۆریەکەیە چش دەکەم زائیدەن هەوڵدان لۆ چێ بەپێی دکتۆریەکەی یەکسانی دەکەی خواست زائیدەن کۆشش حەزت زائیدەن هەوڵدان زۆر گرینگە ئاگاتان لێبی هەرچی مەهاندس و دکتۆر و عەمەلە و کرێکار و فلان دەدینی چیان فەرق بووە خواست کۆشەکەی مەهاندسەکە خواست کۆشەکەی کتەیەک عەمەلەکەش خواست کۆشەکەی نەکتەیەک هەر ئەوە بووە دکتۆرەکە هەوڵی دایە هەوڵدانەکەی لەگە خواستەکەی کتەیەک بەڵام عەمەلەکە چی کردێ گوتی ئینشاڵڵا دەبمە دکتۆر بەڵام هەر پاری دایتەوە ئاخیری خواست هەوڵ نەدان یەکسانە بە عەمەلە ئەو ها دەرچوو فەقیری خۆ خەتاوی نەبوو کەواتە ئەو دوێ یەکسان دەکەی بەڕاستی زۆر گرینگە هەر قۆناغە قوتابی زۆر گرینگە هەر قۆناغە کە دەیخینیشتی ئەو قۆناغە فێر بە
چکە لە جێری عەقلی تو دانرا فێر بە تاوەکو مێشکت فراوان بی بەڕاستی زۆر گرینگە تاوەکو لە قۆناغەکانی دیتوشی گورانی نەبی چکە ئەگەر تو هەر فێر نەبووی قۆناغەکان دێ قورستر دەبی وایە کەواتە باهێرشت قورستر دەبی لۆیە هەر قۆناغەک زۆر بە یەکسانی ئیشی لەسەر دەکەم ئەو معلوماتێکە لەو قۆناغیدا هەیە چی لە دەکەم ئیشی لەسەر دەکەم هەڵی دەگرم شاعر زۆر جوان دەفەرمێ فێرمان دەکاتن زۆر جوان دەفەرمێ بقدر الكد تكتسب المعالي كۆشش و هەوڵدان ومن طلب العلا سهر الليالي ومن رام العلا من غير كد أضاع العمر في طلب المحال دەفەرمێ بقدر الكد تكتسب المعالي بەپێی ماندیبوونت بەرزیەکان بەدەست دێ کەواتە دکتۆری دەوێ وەنیا کەواتە دەی بەرز هەوڵ دەی زیاتر ومن طلب العلا هەر کەسێک بەرزی داوا بکە ئەو شتەی ئەتو دەتەوێت کە زۆر شەهادەتی بەرزەیە هەرچیا ومن طلب العلا چ دەبی سهر الليالي شەوەکانت دەی بەخەبەر بی هەوڵی لۆ بدەی و ئیشی لەسەر بکەی ومن رام العلا من غير كد أو عملكيا هرچی بەرزی بوێ بەڵام هەوڵ نەدا أضاع العمر في طلب المحال طبعا ئەوە شکایەتی بە عملە یعنی بەڵام فەرقی ئیشەکان دەفەرمێ عمری خۆی زایع دەکاتن لە داواکردنی شتە کە مەحاڵە بەدەستی بینی لۆ چکە بەس کۆششت نەکرد فقط کەواتە خواست و کۆششت نەکردا یەک خاڵی هەشتەمیان ئاشنایی لەگەڵ شێوازەکانی خوێندنەوە پەیدا بکە زۆر گرینگە ئەمە چەندان زۆری خوێندنەوەمان هەیە بەدەنگ ئەمە 5 هەستمان هەیە وەنیا ئەتو محاڵەوە کە دائیمەن چار هەستر ئیش پێ بکە دەنگت بابێتە دەرێتە جێت جێی لێبی لۆ جێ بەشی خۆی معلومات وەردەگری دەنجش بەشی خۆی دەداتە گوێ پاشانە کە چاویشت با لە سەریبی ئەوە سێ بەدەستیش بنووسەوە هەر چاری ئیش پێ بکە باشترە لەوەی بەس ئەو هەبیخینەوە هیچ بەس ئەو کاتی چییە بەس تقریبا چاو یعنی جێ لێ نابی و دەنجی خۆش هیچ جێ لێ نیە و بەس دەنگەچی گچکە زۆر استیفادە ناکەی کەواتە زۆر گرینگە وەکو دەرێ بیخوێنیەوە یعنی باشە هەر چار ئەندامەکە ئیش پێ بکەی خوێندنەوەی بێدەنجیشت با هەبی بەڵام بەدەنگ زۆر بی بەڵام ئەویش بە شێوازی خۆی کە مەجال نییە باسیکەین ئەوروپیەکان طبعا ئەو خوێندنەوە بەدەنگیان هەیە خێرا خوێندنەوەی زۆر گرینگە باشە لۆیە ساڵانە چەندی دەخینەوە چەند کتاب 1000 کتابی دەخینەوە تقریبا باشە 1000 وشەی دەخینەوە لە چ لە خولەکێکدا ئەوجا حسابی بکە ینی فێر بووینە 1000 وشە ینی تو زۆر جار پێویستت بە بەحسەکە شتەکە حاصل دەکەی بەپەلە دەگەڕی کتابەکە وەی لێ دەتون ناو کتابەکە هەموو شارەزا دەبی بە کاتەشی زۆر کەم خوێندنەوەی خێرا مەسەلەن بۆ نمونە تو دەچیەوە مەکتەبێ هێشتا نەچیەوە مەکتەبێ هاوینە لۆ تەڵەبێ مەکتەبێ باز دەکەم چکە بەخۆم مامۆستای تەڵەبێمە کتاب ئاینەکە دەربینی یەک جار لەسەر هێتا بنیبیخینەوە ئەتو زۆربەی قیسە و بەسەلاتەکانت لە بەک دەزانی چی تێدایە چی تێدا نیە یعنی یەک جار بەپەلە بکە لە عەرەبیەکە بە هەمان شێوە کاکە بەس تەماشای سەرە بابەتەکان بکە زۆر گرینگە بەس تەماشای سەرە بابەتەکان بکات و ئیستیفادە لێ کردیا چکە لۆ هەر لەگەل لە پۆلێ مامۆستا ئەو بابەتی ئیشارەت پێ کرد ئەتو پێشتر خوێندیتەوە کەوسەر تۆماتی چەند مێشک ئیعاز دەدا ئەوە بخوێنمەوە کەواتە ئەو بابەتە لەبیر ناکەی عنوانەکەی تازە ئەوجا لۆیە زۆر گرینگە بەڕاستی یعنی ئەو خێرا خوێندنەوەی زۆر گرینگە بخوێنیەوە خاڵی نوێمیان شوێنێکی تایبەت بە خوێندنەوە تەرخان بکە شوێنێکت هەبی تایبەت بە خوێندنەوە دووربی لە چە کۆمەرەك شت دەبی صیفاتی تایبەت بی ئەو شوێنە باشە صیفاتەکانی چیە دەنگ ئەتو بچی لە شوێنێکی بە دەنگ بخینی فێر نابی تو نازانین دەنجی خەزنکەی یان دەرسەکەی خەزنکەی و پاشان چ بیتن وێنە و تەلەڤیزۆن و ڕسم و شتانە ئەتو مثلا دانیشتی صفحەکەی دەخینیەوە کتابەکە دەخینیەوە سەر بن دەکەی ئەوە منظەرەکە لە پێشت ڕسمەکە بەخوا ئەوە جوانە وڵای ئەو دارە لەوێ نەبا جوانتر بوو ئەلەوێ بە یعنی چ مەشغول دەبی لۆیە زۆر گرینگەکە دووربی لە دەنگ ئەوەلەن و پاشانەکە تەلەڤیزۆن وێنە ئەنتەرنێت فلانی لێ نەبی مۆبایلەکە لە تەنیشت تا توا دەخینی درینگ شتەی لێدا لە ڤایبەر شتەکرد لۆ هات بیکەیەوە شتی وایە یعنی دەبی زۆر ئاگات لێبی دیمەنی سەرنج ڕاکێش ئەو شتانە یعنی هەتا زانایان لە فێربوونی زانستی دەرێن مەچۆ زۆر ناو سەر ئاو دەو ئاو ئەوانە لایەنێک ئیستیفادەی هەیە بەڵام لایەنش کە زەرێری هەیە زۆر تەمشت سەرنج لە شتەکان دەدەین لێ زۆر گرینگە شوێنەکەت لەبار بی و هەروەها تاریک و ڕووناکیشی نە زۆر تاریک بی نە زۆر ڕووناک بی ئەوانە چ دەکەی یەکسانی ڕادەگری لە بینی هەموو ئەو شتانە شوێنەکەت هەبی وەسەط بی باشە لە هەموو ئەو شتانە خاڵی دەیەمیان دائیمەن هەموو ڕۆژێ مامۆستا لە جێری فکری تو واجب دەدا لە جێری عەقلی تو واجب دەدا ئەوڕۆ لێگەڕێ بچەوە مەیخینە سبەش بڕۆ مەیخینە دووسبەی
ڕۆژی ئیمتیحانێت چییە؟ ئەتو 6 وانە 7 وانە دەوانت پێ لەبە دەکرێت بەیەکجار پێت لەبە ناکرێت قورسیان مەسەلەن ئەوانەی کە مەسەلەن علمی و ئەوانەنە ئەو هەمووە بابەتە ناکرێتن کەواتە هەر ڕۆژێک ئەمە زەبتی وانەی خۆم دەکەم لێ ناگەڕم وانەی ئەو ڕۆم بستە سبێنێ ئەو ڕۆ زەبتی دەکەم شەرت نییە تو ئیلا 100% بی ئەمن هەم جارە بە تەڵەبان دەرێم شەرت نییە 100% بی لۆ من بەس 150 شێستت خوێندبی کە لە ئیمتیحانێ دەچێەوە سەری بیکێ 180 لۆم بیکێ 190 لۆم بەچێ بە دووبارەکردنەوەی وەی لێ دەدەبتە 190 یعنی کەواتە زۆر گرینگە وانەکان یەک لەگەری بڕۆی نێلی لەسەرمان خڕ ببتۆ چکە هەروانەی لە ڕۆژێک دانرایە دواکەوتن قوتابیان لێ مەگەڕن دواکەون لە دەرسەکان غیابات دواکەوتن زۆر گرینگە یعنی تۆ ئەگەر ڕۆژێ دەرسی 5 دقە مەسەلەن دواکەوی لە پۆلێ لە ڕۆژێک دەکات چەند ئەوانی 6 دەرسیانی حکومیەکان 35 دقە ئیمە 40 دقە 7 دەرس دەکات تقریبا دەکات چەند 35 دقە نازم 40 دقە سبێلێشم تێکچوو مهم باشە ئەو 35 دقە ئەتو مانگەی ئەو هادانێ بزانە دەکات چەند ڕۆژ ئەو هەمە 35 دقەیە مانگەی دانێ دەکات چەند ڕۆژ والحاصل لە کۆتاییدا لە کۆتایی مانگێکدا دەکات 200 وانەت لە دەستڕۆیەت 200 وانەت لە دەستڕۆی مەسەلەگە هەمووی کۆکەیەوە بۆ شێوەی خۆ بەخۆی کتابەکە 200 وانە ناوی بەڵام ئەو هەمە معلومات شتە لێ دەڕوە ئەو 5 دقەی خلکەوە دەکات 200 وانەی 40 دقەی کەواتە زۆر گرینگە ئاگاد لە چبی تاخیربوون غیابات لەو دوو شتە خاڵی 11میان ئەمن هەموو جارە چێشم کاتە بەزەو جارە بە ساعتێکی بەڕێتان دەکەم ئینشاءالله بەخوای ئەوەی پێشترمان 2 ساعت و نیو خیان تقریبا ڕەمەزانیش بەزەو جارە ئینشاءالله زووتەوەی دەکەین 11میان سود لە ئەزمموی کەسانی سەرکەوت وەرگرە ئەوە چەند بوعدەکمان هەیە چەند لایەنێکمان هەیە ئەوەلەن هەڵەی خۆ دائیمەن سوودی لێ وەرگرە وەکو قوتابی بزانە چێشەت چییە کە ساقیت دەبی چێشەت چییە کە ئەوەیە چێشەت چییە کە پێت ناخیندە هەموو شتانە لە هەمویان گرنگتر برادەری زیرەک محاولەکە لە مەکتەبێکی هەم برادەر زیرەکە بڕۆ لەگەی بگەڕێ زۆر تەأسیرت لێ دەکا زۆر تەأسیرت لێ دەکا برادەری زیرەک قەنەعەت بکە چەندین کەس دەناسم والله ئەم یەک بەخۆم لەوان نەبوویمە کە بە یەک قسەی برادەرێکی زیرەک تەشجیع بوویمە یەک قسەی برادەرێکی زیرەک یعنی زۆر مهمە برادەرێک بی المرء على دين خليله فلينظر احدكم من يخالل انسان سديني برادەرەکەیتی فتەمەشاکە بزانە چێ دەکەی برادەری خۆت کەواتە زۆر گرنگە چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەزانی ئەوە وحیە دەزانی یەکەوسەر کە برادەرەکەت بوو تو لاساوی دەکەوێ یان ئەو لاسای تو دەکایە ئەو لاساوی باشان یەک لاساییەکیان دەکاتەوە زۆر گرنگە برادەرەکەت زیرەک بی هەر زیرەک بووی پێی معجەب بووی کە تێژێر کۆنتڕۆلی وی باشە ئەوەیان کە گوتمان زۆر گرنگە چارلز دەرێت باشترین مامۆستای ژیانی مرۆڤ چییە؟ ژیانی مرۆڤە مەزنەکانە باشترین مامۆستا ژیانی مرۆڤە مەزنەکانە خوای گەورە لەو هەمە قەسەسە قورئانی لۆ نەقل کردینە موسا 25 جار فلان ئەوە لۆ چیە سەبەبەکە هەمووی عیبرەت وەرگرتنە فکر لێکردنەوە پند لێ وەرگرتنیتی وەئیلا هیچیت کە نییە ئەو هەمە سەحابە هەمووی باسکرایە هەمووی بووتە قودوە لۆمە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە زۆر گرنگە ئەو هەوڕێی کە لە قوتابخانە هەڵی دەبژێری کەسێکی زیرەک و بەتوانابی ئیشت پێ دەبی دەرست پێ دەرێت جار خۆ لە هەموو شتەکان یعنی استفادەی لێ دەکەی خاڵی 12 بەڕاستی کۆسپەکانی ڕێد لا بدە ئەو شتەی ساردت دەکاتەوە زۆر گرنگە لای بدە یەکەم کۆسپی میلەتی کورد دائیمەن لە لەبەکردنی جارێ وەک وتمان زاکیرەی کەپسە 120 بەکارهێنایە هەر گوتی پێم ناکرینە وە دەزانی پەلکە مۆزە هەر جارێکی ملی لێنە پشتی سەری بە عەردی دەکەوی ئەو هانیە بابە کۆسپەکانت لا دەدەی پێم لەبەر ناکرێن نییە ئەوە قسەی مەیە هەمومان کردیتمانیان نا پێمان لەبە ناکرێ ئەو قسە زۆر غەڵەتە یەک شتمان هەیە ئەوش بەس ناخوێنین لەبەری ناکەین کەواتە پێم لەبەر ناکرێ نییە خاڵە لاوازەکانت دائیمەن بەهێز بکە وەرە چ بکە کۆسپەکان دیاریکە خاڵە لاوازەکانم چی 1 2 3 4 5 ئیشی لەسەر بکە هەنی هەوڵی حەلکردنی ئەو چێشانە بدە خاڵە چیتکەی زۆر لاوازمان ئەوەیە وەچی گوتمان هەوڵ نادەین هەوڵدانمان نییە ئەوە کە زۆر گرنگە چکە ئاگاتان لێ بێ ئەو خاڵانە هەر هەمووی باز دەکەم بەڵام ئەگەر هەوڵدانی لەگەر نەبوو دیسان ناتوانین هیچ بکەین ئەمن ئێستا دەمەوێ دوو شت بکەم یەک تەشجیع ئەو تەڵەبانە بکەم کە ناخینن دوو هەوڵدانی ئەو کەسانە ڕێک بێخم بیکەمە جەدوەلە کە دەخینن حەزیان لە خوێندنە بەڵام نازانن چۆن ئەوە هەدەفی مەیە باشە کەواتە هەوڵ نەدانیش حەل دەکەم هەوڵ دەدەم باسمان کرد گوتمان ئیشمان چیە لە بیدایەتی پێشەچەکەمان باس کرد وابوو ئیشی من خوێندن کارە کەواتە هەوڵ دانە کەواتە ئەوەش حەل بوو تێناگەم و ناتوانم کو دەزانی تێناگەی و ناتوانانی یعنی تازە کو بڕیارت دا مەسەلەن ئەو بڕیارە بەڵکو تێدەگەی و دەتوانی عکسیکەوە تێبگە و بتوانە تێدەگەی و دەتوانی ئینشاءالله باشە کەواتە لە دەستە خۆتە تێگەیشتن و تێنەگەیشتنی
بابەتەکەت وەچی گوتمان لە عەقلی تو دانرایە وەلو خوار عەقلی تو نەک لە عەقلی تو توانای زیاتری هەیە بەڵام هەتا مامۆستایەکە کلیلەکەت دەدینتەوە. سێزدەمیان کە ئەو خاڵە بەڕاستی گرنگە بیر لە تاقیکردنەوە بکەوە نەک ئەنجامی تاقیکردنەوە و بیر لە فێربوون بکەوە ئەوە چ بوو دیارە کوژاوە بیر لە فێربوون بکەوە نەک دەرەجە یعنی هەر وەکۆی لێدێ کەواتە ئەمن چ دەکەم بیر لە تاقیکردنەوە دەکەمەوە نەک ئەنجامی تاقیکردنەوە. زەرەرەکانی چی ئەگەر فکرم لە ئەنجامی تاقیکردنەوە کردەوە ئەو ڕۆگوتمە تەڵەبان وەرەقەی دەربێنن کویزە تەڵەبە بگری هۆڕەهۆڕ گەورە بوو کاکەلۆ دەگریێ یەکەو سەر زانیم ئەوانەی کە 5 و 6 و 7 و ئەوانەنا لە مایە زەختیان لێ دەکەن گوتم داکرد لێ دەداوانێ گوتی گوتم قوتابیان کویزەکانتان هەرگرنەوە ناکەن کویزی نەمان کرد سەبەبەکەی چیە بابا ئەتو ئەو زەختە طبعاً غەڵەتترین تربیەت لۆ منداڵی ئەوەیە منداڵەکەت نارتە مەکتەبێ فێریکە کو بخینی فێریکە تەشجیعکە بخین نەک فێریکەی لە بۆ تو بخینی ئەگە دەرەجەی نەینا لێی بدەی و ئەزیەتی بدەی ئەوە ئەو دوو خاڵە هەردووچان ئەگە بیر لە تاقیکردنەوە نەکردەوە بەڵکو بیر لە دەرەجە کردەوە تووشی چ دەبی تووشی دڵتەنجی ئەو ڕۆژە دەڵێن ئیمتیحانت هەیە تو دڵت توندە لەو گۆڕێ وایە هەمووی وایە لۆ بەس دەرەجە زیاتر یەک دەرەجە زیاتر بی بیرم لە تاقیکردنەوە نەکردەوە کاکە ئەو تاقیکردنەوەم هەیە دەخینم و ئینشاڵڵا تەواو هەوڵی خۆم دەدەم و باش دەبم نا بەڵکو دەبی چەندی بینم دەبی نەوەتینێنم دەبی نەوەتی یەک ئەری 50 مینە داکەم لێم دەدا ئەو هەڵە باشە کەواتە تووشی دڵتەنجی دەبی دڵە ڕاوکێ دوو دڵ دەبی دائیمەن شڵەژان لەناو ئیمتیحانێ دەشڵەژێ ئۆخ بەخوا دەڵێ لێم تێکچوو ئەگەر ئەوە نەبا ئەو هادەبوو ئەوەش گوتمان زۆر ئەو تەڵەبانەیە کە من هەموو ساڵە هەیتم ئەو تەڵەبەیە داک و باب زەختی لێ دەکا لە منداڵەکە هەموو ساڵی تەڵەبەم هەبووە گریایە بابە ئەوە غەڵەتە ئەو تەربیەتە بەخوا تو بەڵکو بەس فێری دەکەی چە فێری دەکەی هەوڵ بدا ئەمجار وایە تەلەفۆنم کردێ لە داک و باب بەخوا بابەت لۆ هەر زەخت لەو منداڵە دەکەی منداڵەکەت وا پۆلی 8 و 9 دەگریێ کە کوڕە ئەوجە زۆر غەڵەتە بابە زەختی لێ مەکە بەڵکو تەشجیعی کە بزانی خوێندن پێویستیتی باشە فێرت کرد چۆن بخینی دەخینی بە خۆی هەوڵ دەدا کە دەرەجە بینی کەواتە ئەوە خاڵی سێزدەمیشان زۆر گرنگ بوو کە بیر لە تاقیکردنەوە بکەینەوە نەک بیر لە ئەنجامی تاقیکردنەوە و دەرەجە و بیر لە فێربوون دەکەینەوە کە فێر بووی دەرەجەش دەینی بەڵام کە فێر نەبووی چ دڵت بە دەرەجەکە خۆشە هیچت نەکرد کە ئەغلەبی بەداخەوە ئێستا ئەوەیە بەس ناجح بوونە هەمومان ئەم بەخۆشم لە کولیە دەمانگو ناجح بین خۆ هەمومان دەمانتوانی ئەوائل بینین بەس ئیمە لەبەر علومی دەرێژ بوو لە دەرێژ دەمانخین بەڵام نەمان کرد لەو بەس گوتمان دەرەجە با ناجح بین باشە خاڵی چاردەم باسمان کرد کو گوتمان ئەرچی ئەو ڕۆد مەخەس بینێ بە هەمان شێوە ئەرکی ماڵەوە چ بکە پشتگوێ مەخە هەروانەیەک بۆ دەرسێک وەکو گوتمان پشتگوێ خستنی چ دەبی لەسەر کۆ دەبێتەوە باشە یعنی زۆر گرنگە کەواتە خاڵی پازدەمیان بە کورتی وەختمان نەما خاڵی پازدەم سوود لە خوێندنەوەی گروپ وەرگرا یعنی باش وایە تەڵەبە کاتەی هەبی لۆ چ گروپی ئێستا منەوەندەی بە تەڵەبەی پۆلی 8 و 9 و 7 وانە دەرێم ئاەتم لۆ لە بەکەن لە خۆیان دەدەن مامۆستا هەتا ئێستا لە بەرمان نەکردیا کو لە بەکەن ئەوە ڕژ هەر فکرم کردەوەتیان لێ بکەم باشە گوتم مسابقە پۆلی کوڕ و کچن گوتم غورفەی ئەی لەگە غورفەی بی شوعبەی بی گرید بی هەردووچیان چنە هەردووچیان مسابقەتان هەیەڵە یەکەمەکەی بە لیژنەدا دەنیشن یەکەمەکەی هەدیە دەدەینێ 4 کەس بە 4 کەس هەموو ئاەتەکانیان لە بەکرد بوو هەموو فەرمودەکانیان لە بەکرد بوو شەڕیشان لەگە دەقەی دەکرد مەبەست چ بوو خوێندنەوەی گروپ زۆر مهمە پاشان ئەتوو مەسەن کتابەکە بکەنەوە بیکەنە پرسیار وەڵام بەس ئاگاد لێبی خراپەشی هەیە کاتەی زۆر دەبە کەواتە دەبی کاتی وەش دیاری بکەیت لەگە برادەرەکەت هەر چ کرا بیکە پرسیار وەڵام شتەکان بکە پرسیار وەڵام شتی زیاتر فێر دەبن ئەو شتەی برادەرەکەت پرسیار لێ دەکات لە بیری ناکەی جارێشکە کە جوابی دەدەیەوە ئەگەر نەش زانی دیسان لە بیری ناکەی چکە دەلی نەمزانیە باشە یعنی وهروەها ئەتوو چکا و گروپە چی تێدایە بەڕاستی یەک شێوازەکەت دەگۆڕی هەر ئەتوو بەتەنێ بخینی بێزار دەبی تووشی مەلەل دەبی دائیمە شتی نوێ لۆ خۆتان ئیبداعیکەن دوو پرسیار و وەڵام دروست دەبی زۆر گرنگە سێ شتێک تێناگەیت چ دەکەی پرسیاری لێ دەکەی یعنی ئەگەر لەوانە بی وەکو دەری زۆر گرنگە کەواتە خوێندنەوەی بە گروپ گرنگی خۆی هەیە ئاخر وەرەقێتەوە هەر ئەو لایەمایە شازدەمیان سوود لە هۆیەکانی فێرکردن وەرگرە بەڕاستی یعنی ئێستا بەخوا هەرچ دەرسەکەت دەوێت لە یوتیوب تۆمارکرایە وایە هەرچ دەرسەکەت دەوێت لە یوتیوب هەیە ئاینە هەر هەیە عەرەبیە هەر هەیە ئاەتێک دەتوێت لەبەرکەی بابە بڕۆ لە یوتیوبەکە لێ دەدوسێت 15 جا گوێ لە ئاەتەکەی بگرە و لەبەرت کرد
عربية استهمو درسكان بشرح هي بعربي هر هموي صدق وانا كدوي تسوى دوي بيكاري هر هي يعني كواتا سود ليوتيوب وانا ورقل زور قرينجا حتى درسكان يجيش هموي ليوتيوب هي خالي حفدميان بيدا تنوي حفتانت بو بابتكان هبت زور شتشي باش دبي لباشو روجاني خوت هول الدا نتج وانا لسكو بتو نتج اوانا 16 تظبط كل بكوت هاي حفتك لبين شنبيا لجمعه بي يك مراجعه بس لي داوروا شكو اغاتن ليبي من استا كتمشاي نوسينك دكم بشك خزن دبي لمشكم جاري دوم كتمشادك مو بشك خزن دبي وكوا بزمارك لي ربدم استا قم بزمارك مدانا تسكسكم ليدا تدبي بحصم جير دبي وا جاري دوم دوباره لي دمو بشك سيم صارم حتى خوي قيم دكا حفظي شمان عمليه هي جاري كما قبست مشايكي بصه جاري دوم جاري سيم بربلا ولده لبيلي ناكي يعني سنزارك بي والسر بابا تكت باشتري لوي بيك جاري ساعاتك لديالي دانيشي نا بلكو هرزاري ددقه ولا اسري ددقه ساعه ددق او هباشترا كواتا بيداتنا حفتانت بابا تكان هبت زور جرينجا بتايبت بابا تا جرينجا كان رؤوس نقاط بابتي جرينجا هموي ديالي دكيو هموي ايش لسر دكي خالي هجدميان لناو بول دا باشا لكن من لكاتي خوين نودا بشو بدا باشا حجدم ونوزدم عكسه باليرو باسي كاين بزانين يا ليرو باسي دكين باشا لكاتي خوين نو زور جرينجا انسان بشو بدا خين نوي زور ازاياتي نيه دو ساعات لسريك مش كتسي وليد دوكري لي برند براس دسته نا لهر تلو بينز دقه زانه عندنا تلو بينز دقه لو ساعاتك تيا تاريقك 50 دقه تاريقك ساعاتك 5 دقه او شو بدهم تصاود دقه او بشت سرت تركه زور استفاده ليدكي زور استفاده ليدكي بس وش ما عندي بشت سرت تركه بزانه سنت هادي دبيوا شتي شيلين بخو خرماك بخو ماستا وش بخو او بس نتسلو بي بخو او هبك لقناه بس شتي ساده باشا يعني زور قرينجا براستي خالي نوزدميان كايش زور قرينجا براستي او طلبي حزيش اللي خيندنا بخالي نوزدميان زيب كقناعتك طلبه سركوتو دبي ايش تيا لنا بول دا باش داري كهربا ام زار اما سمارت بورد بكاردينين باشو اهليان اسطنبول سمارت بورد كده دنيم ديكم بسيار ولام خو هم ولا مكان شي وات ده بس جهان طلبي اغاش يحتاج سلام النب واستكات مشاي وين دردك توز خو مشوش دكم زامشي اغايلين تمشادك دزبرين دك مشاركه دك تمشادك او زور جرينجا ها كجيل دنجي خوي دبتو امنو طلبيدي ويلي دي خزني دك باي خوي او زور جرينجا براستي باش داري شكارا بيتسه لنا بول ده يعني دائما حول بدا مشاركه بكي دائما اقبت مشاكل دي كل ما تزي كتابك دكو امون زاد القوبينا كان بس طلبت مشادك اقام لي تمشادك خم باقادك طلبت ما وصلت مشاكل دم قيدناك باشا او جرينجا لمرحله اجو مرحله دي تواني فيلك يعني بس بهنا ناو بازني مشاركه كردن بابا طلبه هي لبول شرم دكا طلبه هي نخوشه باشا امزاري وهب مثلا هرشتي وهي بقران زارق يعني خم لطلبه شتو راكد نمزاني تواونيا خليك بو اوش بندش بخوي بكات طلبك باشا خشككي هاد قلت ما مستوى تواونيه او هاي او زي يعني زور جرينجا طلبي وايتي دا مثلا طلبيتي دا زور اولنيه كواتاتو طلبيتي دا شرمنا هيا دا ترسي كواتا بجداري في كردنيان واوانيش بجداري كان وكو خوتان مثلا كطالبا زور جرينجا بجداري كارات هبي لبول او معلومات غورينوي تكو يك لشوازكاني فيربوني زانستيا معلومات غورينوا مناقشه كردن مجادله كردن مناقشه كردن فير دبي او يقلا ريغا كان كواتا زور جرينجا خالي بيستميان سود لخلكاني بهز كردن ورقل اوش زور جرينجا طلبه براستي لهاوينان بتواني ولو هاوين لو اسرعاتها ام تشجيعي هيس طلبك ناكم كنو مانك هش مانك خينديتي هاوينكش بتسيب خينيتن الا بشوش تزياواز نبي يعني مثلا خلتش زمانه حزد لي احتياجي خلتش كمبيوتر حزد لي احتياجي خلتش قرانه بتايبدو طلباني تشان لآيات واشتانه هي زور يا فرموديان اشتكي انجليزيان زماني عربي هرشتكا هاوينان دتواني خلبكي لوز كاتي خويندن سدبي سودي لدى ديني كواتا خلكان زور جرينجا باش داري بكي
چکە ئینسان بە خوڵ دەتوانانی خۆی پێ بگەینی ها زۆر گرنگە بە خوڵەکان خوڵ پێت دەگەینی ئەوجا دائیمەن خوڵ بکە بەردەوام بە دیلکارەنگیە چییە و ناو ئەنتیکانە کە نووسیتم دەڵێت چێ کە نووسەرێکی ئەمریکی بەناو بانگە ئاماژە بە زانکۆی ئەزهەر دەکاتن طبعاً پێشتر دەزانن کە بە قووەترین زانکۆکانی عالم لە وڵاتی ئیسلامی بووە یەکەم زانکۆی عالمیش والله عالم لە وڵاتی مەغریب دروست دەکرێت و ئەو شانازیە کە ئێستاش ئەمە دەیکەن کە تەڵەبە تەخەڕوج دەکا کراوەچیان لەسەرەوە نیە پێشتر ئەو کراوە نەبووە بەڵکو قورئان بووە لە سەریاندانەیە دوایە کە پشت لە دینەکە دەکەن دەبتە ئەو کڵاوە کە ئێستا معجەبین پێی کەواتە یەکەم زانکۆی دروست بوو لە مەغریب بوو ئافرەتێک دروستی کرد پێشتر مەمنونیش دەبوون کە یەکێک لە ئەوروپا بنێرن لە زانکۆیەکی ئیسلامی بخینی کەواتە ئەوەندە پێشکەوتوو بوو باشە ئەوجە زۆر گرنگە دەرێت زانکۆی ئەزهار باشترین زانکۆیەکانە تەڵەبەکانی باشترینن لۆ چکە هەر لە منداڵیەوە قورئان لەبەر دەکات ڕاهێنان بە مشتی منداڵەکە دەکرێت کەواتە زۆر گرنگە یعنی ئەو خاڵانە طبعاً گەیشتینە خاڵی چەندەم تاقەتان مایەک خاڵ مایەوە بزانم پرسیاری تاقیکردنەوە دائیمەن فڕێمەدەن ئیستیفادەی دەبی باشە پرسیاری تاقیکردنەوەکانتان لابی چکە هەر مامۆستا هەر ئەو پرسیارەی دەیگۆڕی و دەیهینتەوە دووبارە وەچی خوتبەی مامۆستایەکەی لەگە برادەرش چوونە خوتبەی وتی وەچی ئەو خوتبەی پارەگەرمی کردەوە لۆ ئەو ساعت ئەوجا ئیمامۆستاژ وایە پرسیاری ئەسیلەی ئێستا هەمومان پرسیاری ئەسیلەی دەوری یەکەمە مەسەلەن امتحانی یەکەمە لۆ دووەم لۆ یەکەمەوە هاتێک ساڵی داهاتوو لۆ ئەو ساڵ و چکە کتابەکە هەر ئەوەندەی تێدایە توانای زیاتری نییە کتابەکە کە تێدابی معلومات ئاخیر و کۆتایی طبعاً ئەوەندەم دەرهینا لە سەر و سەد خاڵەوە کە گرنگ بوون بەس هەر 20 پێڕاگەیشتین گوتیان 45 دقەت هەیە بە ئەوە کردیتمانە سەعاتێک باشە ئەوجا سەعاتێکمان خلاص بوو تقریباً سوود وەرگرتن لە شێوازی زۆر دووبارەکردنەوەی بابەتەکان وەرگرە یعنی سوود وەرگرتن زۆر دووبارەکردنەوەی بابەتەکان دەزانین لە دووبارەکردنەوەی بابەتەکان سوود وەرگری واچی باسمان کرد چەکچەکەیە ئەوە زۆر گرنگە بابەتەکانت دووبارەکەیەوە بابەتە گرنگەکان کە دیاریت کردیە طبعاً ئەو بابەتی گرنگ دەبی دیاریکەی و خەتی لێدەی و بە ڕەنجی جیاواز دیاریکەی و ئەوانەمان هەموو خاڵە بەڵام ئەو ئیشارەتشمان دەدەنێ و بەتەمانیش باسی بکەین مهم ئەوەی گرنگە چ بکەن زۆر دووبارەکردنەوەی بابەتەکان زۆر وەرەوە سەر بابەتەکان یعنی ئەگە تو ئەو لاپەڕی ئێستا من تەمەشای کەم ساعاتێک تەمەشای کەم بمەوێ لەبەری کەم زەحمەتترە لەوەی ئێستا تەمەشام کرد سوود لە شێوازی زۆر دووبارەکردنەوەی بابەتەکان وەرگرە تەواو بەجی دێنم دوای دیسان دێمەوە سەری سوود لە شێوازی زۆر دووبارەکردنەوەی بابەتەکان وەرگرا قەناعەت بکەن یەک تەئسیری زۆر عەجیبی هەیە زووتر دەتوانی لەبەری کەی وەک لە لەوەی زۆر لەسەری بی چکە کاتێک زۆر لەسەری مێشکت ماندی دەبی تێک و پێچی دەدا تۆزەک بەڵام کە دەچی دێوە ئیسراعاتی تێدایە و ئەوەی تێدایە و چاو دووبارە دەیدینتەوە دووبارە زۆر تەئسیر دەکاتن باشە ئەوە خاڵی کۆتایی بوو طبعاً شتی کەشمان هەبوو چۆن ئەوەی دەخوێنیتەوە کە ئەزبەری دەتەوێت ئەزبەری بکەی ئەوەنە باز ناکەین لەبەر کاتەکە ئیشارەتمان دەدەنێ و والسلام عليكم ورحمة الله وبركاته إن شاء الله استفادتان لێکردیە چه پرسیاری هەیە بە ئەگەر 5 دقیقە تاقەتان مابی پرسیارێک بکەن طبیعیە زانیم جوابتان دەمەوە